بەڵێ خۆشەویستان دەچمە لای تەوەری یەکەمی پرۆگرامی ئەمڕۆمان سەبارەت بە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی بازرگانیکردن بە مرۆڤ هەڵبەتە دوێنێ ڕۆژەکە بوو لەمڕۆدا پانێڵێک لە شاری سلێمانی سەبارەت بە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی بازرگانیکردن بە مرۆڤ بەڕێوەدەچێت هەڵبەتە چەمکی بازرگانیکردن بە مرۆڤ لە ئێستادا لەسەر ئاستی جیهاندا یەکێکە لە چەمکە بەربڵاوەکان کە خۆشبەختانە لەسەر ئاستی جیهاندا وەڵامدانەوە هەیە یاخود هەوڵ هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی بازرگانیکردن بە مرۆڤ. شێوازەکانی بازرگانیکردن بە مرۆڤ چەند شێوازێکی جیاوازی هەیە کە ئێمە ئەمڕۆ لە پرۆگرامدا لەگەڵ زۆر بەڕێز پارێزەر نەژاد حسێن کە بەڕێزان بەڕێوەبەری پرۆگرامی بەرەنگاربوونەوەی بازرگانیکردن بە مرۆڤن لە ڕێکخراوی سیت ڕاستەخۆ لە سێدۆ لەگەڵم ئامادەن گفتوگۆی ئەم پانێڵە و هەروەها ئەم دیاردێ دەکەین. کاک نەژاد سڵاو لێ بێ باش. سڵاو چاوانخان بەیانی جەناب تو بینەرانی کوردستانیش باش. دەسپاس زۆر بەخێر بێت. کاک نەژاد ئەمڕۆ پانێڵێک بەڕێوە دەچێت سەبارەت بە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی بازرگانیکردن بە مرۆڤ. دەمەوێت دەستپێک باسی ڕۆژەکەم بۆ بکەیت بۆچی ئەم ڕۆژە دیاری کراوە بازرگانیکردن بە مرۆڤ چی لە خۆ دەگرێت؟ بەڵێ تەوان ڕۆژی سی حەوت لە جیهاندا وەکو ڕۆژێکی جیهانی دەستنیشان کراوە لەلایەن نەتەوەی گرتووەکان لە ساڵی 2013ەوە تەوان ئەم ڕۆژەش هاوشێوەی هەمان ڕۆژەکانی ترکە ڕۆژە جیهانیەکانن بۆ بۆنەکان بە تایبەتی ئەو بۆنانی کە تایبەتن بە مافی مرۆڤوانێ دەستنیشان کراوە لە هەموو جیهاندا لەم ڕۆژەیە چالاکی جۆرا و جۆر ئەنجام ئەدرێت بۆ بەرزکردنەوەی هۆشیاری لەسەر بابەتی بازرگانیکردن بە مرۆڤ و بۆ ڕوبەڕووبوونەوەی بازرگانیکردن بە مرۆڤ لە هەموو جیهانە. خۆشبەختانە ساڵانەش لە هەرێمی کوردستان و چەندین ساڵە ئێمە لە ڕێکخراوی سید بەردەوامین لە یادکردنەوەی ئەم ڕۆژە لەگەڵ لایانی پەیوەندیدار بە مەبەستی بەرزکردنەوەی هۆشیاری تاکەکانی کۆمەڵگە لەسەر بابەتی بازرگانیکردن بە مرۆڤ بۆ ئەوەی هەمومان بتوانین لەسەر ئەم بابەتە فێر بین وەزانیاری لەسەر بڵاو بکەین و دوایەوەی کە فێر بووین هەم خۆمان ئەپارێزین تووشی ڕوبەڕووی ئەم تاوانە نابینەوانەوە هەم ئەتوانین ببینە هاوکار و یارمەتیدەر بۆ لایانی پەیوەندیدار بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم تاوانانە لە ڕێگەی هەواڵدان بە لایانی پەیوەندیدار ئەگەر هاتو حاڵەتێک لەم حاڵەتانە هاتە بەرچاومان و درکمان پێکرد. ئەمڕۆ لە شاری سلێمانی پانەڵێکی تایبەتمان هەیە بە یادکردنەوە بۆیە نەمانتوانی لە دوێنێ ئەنجامی بین لە بەرەوەی لە ڕۆژی دوێنێ ئێمە لە هەولێر و لە دووهۆک بە هەمان شێوە لەگەڵ لایانی پەیوەندیدار لە حکوومەت لە پارێزگای هەولێر و لە دووهۆکیش بە هەمان شێوە پرۆگرامی تایبەتیمان هەبوو بە یادەکە. بە تایبەتی لە هەولێر پرۆگرامێکی تا ئەتوانم بڵێم تا ڕادێک جیاوازترمان هەبوو لە ساڵانی پێشوو ئەمساڵ کە با بڵێن نزیکەی سی تیم لە زانکۆکانی هەرێمی کوردستان خوێندکاری زانکۆکانی هەرێمی کوردستان داواکاریان پێشکەش کردبوو بۆ پرۆگرامێک کە ئەمە وەکو ڕێکخراو ڕامانگەیاندە بوو بۆ ئەوەی ئایدیە و بیرۆکەی نوێی خۆیان پێشکەش بکەن بۆ چۆنیەتی بەرەنگاربوونەوەی ئەم تاوانە لە نێوان ئەو سی با بڵێن ئەمێ کورتێک لەسەر ئەو بابەتە بۆ بەڕێز باسکەم لە نێوان ئەو سی با بڵین بەشدار بووە حەوت تیمیان هەڵبژێران و ئەو حەوتیمە لە ماوەی دوو ڕۆژی ڕابردووە ئێمە لەگەڵ یان نبووین ئایدیە و بیرۆکەکانیان پێشکەش کرد و دواتر گروپێکیان با بڵین بەبراوە دەستنیشان کرا و ئێمە وەکو ڕێکخراوی سید لە داهاتوە لە بەردەوام ئەبین لەگەڵیان بەکارکردن بۆ ئەوەی ئەو ئایدیان ئەو بیرۆکەی خۆیان جێبەجێ بکەن. بیرۆکەکەش چییە؟ کار لەسەر بڵاوکردنەوەی هۆشیاری و دەستڕاگەیشتن بە خزمەتگوزاریەکان بۆ قوربانیانی بازرگانیکردن بە مرۆڤ ئەکات بۆ بە شێوەیەکی گشتی جیلی نوێمان کە زۆر شارەزان لە بابەتی تەکنەلۆژیا سوۆشیال میدیایە بۆیە بیرۆکەی نوێیان پێ دایمە ئێمە حەزمان کرد ئەوانیش بەشدار بن وەکو لایانی پەیوەندیدار بۆ بەرەنگاربوونەوەی ئەم تاوانە ئەوە یەکێک بوو لە کارەکانمان لە هەولێر. ئەمڕۆ پانێڵەکەمان هەر بە هەمان شێوە لەسەر بابەتی بازرگانیکردن بە مرۆڤ ئەبێت کە بە هاوکاری لەگەڵ بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تاوانە ڕێکخراوەکان نووسینگەی سلێمانی و هەروەها نووسینگەی دەستەی سربەخۆی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان لە نووسینگەی سلێمانی بەڕێزیشان و لەگەڵ ڕێکخراوەکانی تر پانەڵەکەمان ئەنجامین کاتژمێر دەست پێەکەین خۆشحاڵەبین لە خزمەتیشتان ئەبین بۆ ئەوێ. بەڵێ ئێستا کەوتوو بن دەستان خۆش بێ بە پانەڵەکە دەمێت باسی ئەو دیاردەیەم بۆ بکەیت کاک نەژاد بازرگانیکردن بە مرۆڤەوە پێش تەوەرەکە بەسمان لە چەند شێوازێکی کرد دەمێت باسی ئەو بکەین ئێستادا چ شێوازێکی بازرگانیکردن بە مرۆڤ زۆر بڵاوە و لە ئێستادا ئەم چەمکە بازرگانیکردن بە مرۆڤ بۆ بە دیاردا ڕێژەکان زۆر بڵاون یاخود ئەو شێوازی ئیستیغلالکردانە چییە کە لە ژێرناوی بازرگانیکردن بە مرۆڤەوە جیهان دەبێتەوە؟ بەڵێ تاوان بازرگانیکردن بە مرۆڤ تاوانە تاوانە کە ئەڵێن تاوانە و لە هەمان کاتە پێشێرکاریەکی گەورەی مافی مرۆڤە
و دیاردەیەکی کۆمەڵایەتی و لە جیهانیشە بەڕاستی تەنها لە هەرێمی کوردستان ئەم دیاردەیە بوونی نییە بەڵکو لە هەموو جیهاندا لەبەرەوەی کە وتمان تاوان ئەکرێ ڕووبا لە هەر شوێنێک لە هەر جێگەیەک و ئەکرێ بەرامبەر هەر کەسێکیش ڕووبا بابەتی تاوانی بازرگانی کردن ئەگەر پێناسەیەکی کورتی بکەین نەچینە پێناسە یاساییە تەکنیکیەکەوەی بریتە لە بەکارهێنانی کەسەکان بۆ مەبەستی مادی و دەستکەوتنی سوودی مادی بۆ کەسێک با گرروپێک چکە بەڕاستی ئەم تاوانەیەکێکە لەو تاوانەی کە گروپە تاوانکاریەکان ئەنجامی ئەیەن لەلایەن چەند کەسێکەوانێ کە هەر ئاسن بە ئیستیغلالکردن و بە خراپ بەکارهێنانی کەسانی تر بۆ سوودی مادی خۆیان شێوەکانی زۆر شێوەمان هەیە شێوەی جیاواز لە خۆی ئەگرێت بەڵام ئەتوانین بڵین بەربڵاوترینیان هەم لە جیهانەوە هەم لە هەرێمی کوردستان کارکردنی زۆرم لێ خۆی کارکردنی زۆرم لێش بە هەمان شێوە چەند شێوەیەکی تر لە خۆی ئەگرێت بۆ نمونە کارکردن لە ماڵانە خزمەتگوزاری نێو ماڵە هەندێک جار ئەبین کە بە تایبەتی کرێکاری بیانی هێنن لە ناو ماڵەکانەکانیان پێکری ئەمە دیادەیەکی شتێکی ئاساییە و لە هەموو وڵاتاندا هەیە بەڵام کاتێک ئەم عیلاقەیە ئەم پەیوەندی نێوان خاوەنکار و کرێکار لە سنووری خۆی ئەچێتە دەرەوانێ لە سنووری گرێبەستی کارکردن ئەچێتە دەرەوانێ و بابەتی ئیستیغلال و عنسوری ئیستیغلالیەتە ناوانێ ئەکرێ بڵین ئەمە بەوادرێکە پێمان ئەڵێ کە ئەمە لەوانەیە بابەتی بازرگانیکردن بە مرۆڤ بێت کارکردن بە منداڵان و بە زۆر سوالپێکردن با بڵێن سوالکردن بە منداڵان بە هەمان شێوە ئەمانەش هەمووی ئەچنە چوارچێوەی کارکردنی زۆرم لێوە شێوەی دوو هەمیان بەکارهێنان و ئیستیغلالکردن بۆ مەبەستی سێکسی وات با بڵین بازرگانیکردن بە مرۆڤوان بە مەبەستی بەکارهێنانیان بۆ کاری سێکسی و جۆرەکانی تری جۆرێکی تریان بازرگانیکردن بە ئەندامانی جەستەی مرۆڤوانێ کە ئەکرێ ئەم بابەتەش بە دڵنیاییەوە جۆرێکە لە جۆرەکانی بازرگانیکردن بە مرۆڤ بە چەند جۆرێکی تریمان هەیە کە ئەتوانین بڵین زۆر باو نین بەڵام بۆ نمونە بەشودانی بە زۆر بۆ نمونە بەسەر بازگردنی منداڵان و چەندەها جۆری نوێژ دێتە کایەوانێ لەبەرەوەی ئێمە لە سەردەمی با بڵێن سۆشیال میدیا لە سەردەمی دیجیتاڵی و ئەلکترۆنیە ئەژین کە تاوان باران ئەم هۆکارانە بەکار ئەهێنن بۆ ئیستیغلالکردنی کەسەکان بۆ هێنانە سەرکاریان لە سەرەتایە وەکو کارێکی ئاسایی دەرەکەوێت وەکو ئەوەی کە بێن عەقدێکیان لەگەڵ بکەن بۆ کارێک بەڵام دوای وردە عنسوری ئیستیغلال و هێز و فریودان و هەڕەشەی دێتە کایەوانێ کە ئەمان باتە چوارچێوەی بابەتی بازرگانیکردن بە مرۆڤەوە هەر جۆر ئیستیغلالکردنێکی ئینسان مەترسیدارە وەکمانزیانی شێوەک بەڕێز باسی لێو کرد بە تاوان هەژمار دەکرێت دەمێ بزانم لە هەرێمی کوردستانە زیاتر جۆرێکی بازرگانیکردن بە مرۆڤ زۆر باوە و کام جیلی کۆمەڵگەشت بەتایبەتی مەترسی ئەوانە سەرە کە بازرگانیان پێوە بکرێت ڕاستە وەکو جۆر وەکووتمان لە جیهانیشدا و لە هەرێمی کوردستانیش ئەگەر چی داتایەکی دقیق و وردمان لە بەردەستانیە بەڵام کارکردنی زۆرم لێو بەکارهێنان لە بۆ بابەتی سێکسی ئەوان ئەو دوو جۆری بەربڵاون بەشی دوو هەمی پرسیارەکەت بەرامبەر کێ زۆرترین تووشی ئەم تاوانەمە طبعاً ئێمە کاتێ باسی بازرگانیکردن بە مرۆڤ دەکەین لە جیهان و لە هەرێمی کوردستانیش چەند هۆکارێکی سەرەکی و ئەساسی هەن کە ئەبنە هۆی ڕوودانی ئەم تاوانە بەڕاستی بە شێوەیەکی گشتی ئەگەر سێری ئەو هۆکارانە بکەین بۆ نمونە هەژاری یەکێکە لە هۆکارە گرنگەکان کە ئەبێتە هۆی بڕی ئەو کەسانە پێویستیان بە لایانی مادی ئەبێت و خاڵی لاوازیان ئەبێتە هۆی خاڵێکی لاوازی بۆ ئەم کەسانە و زیاتر و ئاسانتر هەڵ ئەخەڵەتێنرێن ئیستیغلال ئەکرێن خراپ بەکارەهێنن لایەن ئەو کەسانەوەی کە ئەکرێ بۆ نمونە لە ڕێگەی بڵێت دەرفەتێکی کارەوە ئیستیغلالیان بکەن بەڵام وەکو وتمان تاوانە ئەکرێ بەرامبەر هەر کەسێک بڕێ بەڵام ئەو کەسانی کە باری مادیان باش نییە ئەو کەسانی کە مافەکانی خۆیان نازانن ئەو کەسانی کە ئەچنە چوارچێوەی گرێبەستێکە و نازانن ئەرکەکانی سەرشانیان چێ بەرامبەر ئەو گرێبەستە و بە تایبەتی تریش بیانیەکان لەبەرەوەی لە وڵاتێکی ترانجا لێرە بن یا لە هەر وڵاتێکی تر بن لەبەرەوەی لە یاسای ئەو وڵاتە زۆر شارەزانین کولتور و شێوازی کارکردن لەو وڵاتە شارەزانین زمانی ئەو وڵاتە نازانن ئەمانە وایان لێ ئەکات کە زیاتر مؤهل بن ئەو معڕز بن بۆ ئەوەی کە ئەم تاوانیان بەرامبەر بکرێت لە هەرێمی کوردستاندا ژمارەی بەرچاو لە کرێکاری بیانی هەیە چەندین کۆمپانیاش داخراون بەوەی کە کرێکارەکانیان ئیستیغلال کردو مافی خوانیان پێناون بە شازێک لە شوازەکان دەچنە ژێرناوی بازرگانیکردن بە مرۆڤەوە لە ئێستادا ڕۆژی ئەوان چۆنە یاخو یاساکان بۆ ئەوان چی دەڵێت؟ بەڵێ
بەڵێ طبعا ئەوە بابەتێکی گرنگە کە زۆر پەیوەندیدارە بە بابەتی بازرگانیکردن بە مرۆڤوانێ ئێمە دوو جۆر لە کۆمپانیامان هەیە کە مۆڵەتی ئەدرێتێت ڤیزا وەربگرێت بۆ کرێکاری بیانیان بۆ کەسی بیانی بۆ هێنانەوەی بۆ هەرێمی کوردستان کۆمپانیای ترمان هەیە تایبەتە بە هێنانی دەستی کاری بیانی طبعا ئەمە ئەو کۆمپانیانی جۆری یەکەم لایەن وەزارەتی ناوخۆ کاریان لەسەر ئەکرد ئەو کۆمپانیانی جۆری دووهەمیان لایەن وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیەوە ڕێگەیان پێ ئەدرێت و لە ژێر و لە چوارچێوەی یاسای کار و هەروەها ڕێنماییەکانی ڕێخستنی کرێکاری بیانی لە هەرێمی کوردستان. طبعا وەکو وتمان زۆر ئاساییە ئەم کۆمپانیانە کرێکاری بیانی ئەهێنن گرێبەستیان لەگەڵا ئەکەن کاریان بۆ ئەدۆزنەوانێ لێرە ئەگەر هاتو ئەم ڕێکارانە هەمووی بە شێوەیەکی یاسایی و ئاسایی بەو جۆری کە لە ڕێنماییەکانە بەو جۆری کە لە یاساکانە با بڵین ئاماژەی پێکراوە ئەنجام بدرێت تووشی هیچ کێشەیەک نابێت. بەڵام کاتێک ئەنسوری ئیستیغلال هاتە ناو کایەکەوە کاتێک ئەم کرێکارانە مافی خۆیان پێ نەدرا کاتێک گرێبەستێکیان واژوو کرد بەبێ ئەوەی لی تێ بگەن بزانن ئەرکەکانیان چییە بزانن مافەکانیان چییە و کاتێک کە کاری زیادەیان پێکرا و مافەکانیان نەدرایە و لە چوارچێوەی کێشەی بینی کرێکار و خاوەنکار دەرچووە دەروانێ بە دڵنیایەوە لەوانەیە تووشی ببن بە قوربانی ئەم تاوانە ولا ئەو کۆمپانیانەش مەسئول بن و بەرپرس بن لە ئەستیغلالکردنی ئەم کرێکارانە و بە دڵنیاییەوە مادەم چوارچێوەیەکی یاساییمان هەیە بۆ کارکردنی کۆمپانیەکان ئەکرێ ئەو کۆمپانیانی لە مخالفەی ئەم یاسا بەرکارانە ئەکات تووشی داخستن و لێپرسینەوە مسائلە بێت تەنها داخستن کۆتایی پێ نایە لە بەرەوەی یاسایەکی تایبەتمان هەیە بە یاسای بەرەنگاربوونەوەی بازرگانیکردن لە هەرێمی کوردستان لەسەر ئەو کەم یاسای تایبەتمان هەیە بە بەرەنگاربوونەوەی بازرگانیکردن بە مرۆڤ و یاساکان چین و تا چەندێکی جێبەجێ دەکرد تا چەندێکیش کەسی دووەم واعی ئەوەی هەیە کە یاسایەک هەیە بەرگری لێ دەکات. بەڵێ طبعا لە عێراق لە ساڵی 2012 یاسای ژمارە 28 ساڵی 2012 دەرچوو تایبەت بە بەرەنگاربوونەوەی بازرگانیکردن بە مرۆڤ. طبعا ئەمە لەژێر ڕۆشنایی ئەوەی کە عێراق لە ساڵی 2009 پرۆتۆکۆلی پالێرمۆی واژوو کردووە و بۆ بە ئەرکێک لەسەر شانی کە پێویستە لە ناوخۆشە بەم پرۆتۆکۆڵە جێبەجێ بکات کە تایبەت بە بەرەنگاربوونەوەی بازرگانیکردن بە مرۆڤ بۆیە لە ساڵی 2012 ئەو یاسایی دەرکرد. وەپەر لە ساڵی 2010 پەرلەمانی خۆمان هەمان یاسای عێراقی بەرکار کرد لێرە ئەتوانین بڵین ئێستا ئێمەش لە هەرێمی کوردستان یاسایەکی تایبەتمان هەیە بە بەرەنگاربوونەوەی بازرگانیکردن بە مرۆڤ کە بە یاسای ژمارە 6 ساڵی 2010 بەڵێ طبعا ئەم یاسایە پێمان ئەڵێت بازرگانیکردن بە مرۆڤ چییە پێناسەیمان بۆ ئەکات ئەو حاڵەتانی کە چین کە بە بازرگانیکردن بە مرۆڤ هەژمار ئەکرێن جۆرەکانی کە پێشتر باسمان کرد و سزاکان چین و خاڵێکی زۆر گرنگ لەم یاسایە هەیە خزمەتگوزاری و پاڵپشتی لایەنی پەیوەندیدار لە حکوومەت بۆ ڕزگاربووان و قوربانیانی ئەم تاوانە کە ئەمە لە یاسا سزاییەکانی تران نایبینیت و خاڵێکی زۆر گرنگی تر لەم یاسایە هەیە کە عنسوری خۆپارێزیە واتە وەرن با کار لەسەر ئەم بابەتە بکەین ڕێگری لێ بکەین پێش ڕوودانی بە جیاواز لە یاسا سزاییەکانی تر کە تعامل لەگەڵ نەتیجەیە ئەکات تاوانەکە ڕوئە ئەو جایین سزای تاوانبار ئەین بەڵام ئەمە ئەڵین با ڕێگری لێ بکەین پێشەوەی تاوانەکە ڕووبا بەڵام ئەگەر ڕووتوان ڕێگری لێ بکەین چۆن ئەوواعێ بڵاو بکەین کە خەڵکی بتوانێت بزانێت کە بازرگانیکردن بە مرۆڤەوە چییە و کێشن ڕەنگە و کەسانی کە بازرگانیان پێ دەکرێت بە شازە شازگان خوا قوربانی بن بەڵام واعی ئەویان نەبێت هۆشداری ئەویان نەبێت کە ئەمان بەشێکن لە قوربانەکە بەشێکن لە کەیسەکە. طبعا زۆر دروستە زۆربەی قوربانیان و ڕزگاربووانی تاوانی بازرگانیکردن بە مرۆڤ نازانن کە خۆیان ئەم تاوانیان بەرامبەر ئەکرێت و لەو با بڵین بازنەیە ئەخولێنەوانی ئەم تاوانە بەردەوام و بەردەوامیش بەرامبەریان ئەکرێت بەڵام هەستی پێ ناکەن ئەوەی شەکە لە خاڵەکان کاتێ باسی بازرگانیکردن بە مرۆڤ دەکەین چونکە بازرگانیکردن بە مرۆڤ خۆی بۆ خۆی تاوانێکی بابەتێکی ئاڵۆزە نەک لێرە لە هەموو جیهانە دەست نیشانکردنی دۆسیەکان ئاڵۆزە لێ وردبوونەوەی زۆر زیاتری ئەوێت لەوەی کە وردبوونەوە و لێکۆڵنەوە لە تاوانێکی ئاسایی ئەکەین ئەکرێت تێکەڵی ڕووبات لەگەڵ تاوانەکانی ترە ئەگەر زۆر وریانە بین مەسلەی ئەوەی چۆن بتوانین ڕوبەڕووی بینەوانێ بڵاوکردنەوەی هۆشیاری یەکێک لە هەرە خاڵە گرنگەکانە لە بابەتی بازرگانیکردن بە مرۆڤ کە چۆن هۆشیاری لە نێوان تاکەکانی کۆمەلگای بڵاو بکەینەوانێ ئێمە قسێکی زۆر باومان هەیە لە کاتێک باسی بازرگانیکردن بە مرۆڤ ئەکەین ئەڵێ هەمومان ئەتوانین ڕوبەڕووی ئەم تاوانە بینەوانێ چۆن سەرەتا با خۆمان لێی فێربین دواتریش بڵاوی بکەینەوە وشەکە بڵاو بکەینەوە لە نێوان خەڵکە بەم حاڵەتە تۆ ئەتوانی هەم ڕێگر بیلەوەی کە خۆ تووشی ئەم تاوانە بیت و هەم ئەگەر کەسێکیش توش بوو هەواڵ بیت بە لایەنی پەیوەندیدار چونکە بە تەنها لایەنی پەیوەندیدار
کە بەرپرسە لە ڕوبەڕوونی ئەم تاوانە لەوە چێ بە تەنیا نەتوانێت ڕوبەڕوو بێت. یەکێک لە پایە گرنگەکان کە 4 پایەمان هەیە کاتێک باسی بازرگانیکردن بە مرۆڤ ئەکەین، با بڵێن هاوبەشیکردنە، پارتنەرشیپە، ئەبێ بە هاوکاری و هاوبەشی هەموو دەستگاکانی حکوومەت، هەموو لایەنە پەیوەندیدارەکان هاوڵاتیان لەگەڵیانە ڕوبەڕووی ئەم تاوانە بینەوانێ. حتمما سێ بابەتەکەی تریشیان خۆپارێزیە، دادگاییکردنە و خزمەتگوزاریە بۆ ڕزگاربووانی بازرگانیکردن بە مرۆڤ. کاک نەژاد، ئێوە ڕێکخراوی سیت ئەرکی ڕێکخراوەکان چی دەبێت لە هەڵمەتی هۆشداری بڵاوکردنەوەی بازرگانیکردن بە جەستەی مرۆڤ یاخۆ بازرگانیکردن بە مرۆڤ بەگشتیەوە؟ بەڵێ تەمان وەکو ڕێکخراو ئێمە لە ساڵی 2016 کار لەسەر ئەم بابەتە ئەکەین و لە ساڵی 2019 پرۆگرامی تایبەتمان هەیە بۆ ڕوبەڕوونی بازرگانیکردن بە مرۆڤ لەسەر چەند ئاستێکی جیاوازکاری لەسەرەکەین. یەکێک لەوانە دابینکردنی خزمەتگوزاری بۆ ڕزگاربووانی بازرگانیکردن بە مرۆڤ. خزمەتگوزارەکانمان خۆی لە بەڕێوەبردننی کەیس ئەبینێتەوانێ، یارمەتیەکی دارایی بۆ ئەو کەسانی تووشی ئەم تاوانە ئەبنەوە بۆی کەیسەکان و دۆسیەکانیان هەل بکرێت لە دادگاکانە، وەروە دابینکردنی پەناگە شێڵتەر کە ئێمە بە هاوبەشی لەگەڵ وەزارەتی ناوخۆیە تاکە شێڵتەرمان هەیە لە هەرێمی کوردستان بۆ قوربانیانی بازرگانیکردن بە مرۆڤ کە لە عێراقی لەو شێڵتەرە بوونی نییە بەڕاستی کە بەڕێوەبرێت لایەن ڕێکخراوە بە هەمان شێوە خزمەتگوزاری تەندروستی و خزمەتگوزاری تەندروستی دەرونی و هەروەها خزمەتگوزاری یاسایی کە خۆی لە ڕاوێژی یاساییە ئەبینێتوانی و خۆی لە نوێنەرایەتیکردنی یاسایی ئەبینێتەوە لەلایەن پارێزەرەکانمانەوە بۆ قوربانیان. ئەمە یەکێک لە تەوەرەکان. تەوەرێکی تر کە ئێمە کاری لەسەرەکەین لە ڕێکخراو دابینکردنی خولی و پرۆگرامی ڕاهێنان بۆ لایەنی پەیوەندیدار لە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەرزکردنەوەی ئاستی تواناکانیان بۆ ئەوەی بتوانن بە شێوەیەکی کاریگەر ڕوبەڕووی ئەم تاوانە ببنەوانێ کە لە ماوەی ڕابردوودا زۆر ژمارەیەکی زۆر لە پرۆگرامی ڕاهێنانمان هەبوو بۆ کارمەندانی بەڕێز لە بەڕێبەرایەتی بەرەنگاربوونەوەی تاوانە ڕێکخراوەکان لە سەرجەم شار و شارۆچەکان لە هەرێمی کوردستان و هەروەها بۆ کارمەندانی تریش لە دام و دەستگاکانی حکوومەت و تەنانەت کاریشمان لەگەڵ بەڕێز ئەنجومەنی دادوەریە هەبووە، کارمان لەگەڵ دادوەرە بەڕێزەکان لە دادگای لێکۆڵینەوە، دادگای تاوانەکان و هەروەها لەگەڵ لێکۆڵەری دادی و ئەندامانی داواکاری گشتی کارمان لەسەر ئەم بابەتە کردووە کە جیهەتێکی معنی گرنگن لە ڕوبەڕووبوونەوەی ئەم تاوانەیە. لەلایەنێکی ترەوانێ کە تەوەری سێممانە بەرزکردنەوەی هۆشیاری تاکەکانی کۆمەڵگا بە چەند شێوازێکی جیاواز، بە چەندین پرۆگرامی جیاواز ئێمە باڵین هەوڵەیەین ئاستی هۆشیاری تاکەکانی کۆمەڵگا لەسەر ئەم تاوانە بڵاو بکەینەوە، زیاد بکەین بۆ ئەوەی بتوان ئەوانیش بەشدار بن لە ڕوبەڕووبوونەوەی تاوانەکەیە. زۆر سپاس بۆ زۆر بەڕێز نەشاد حوسێن بە بەڕێوەبەری پرۆگرامی بەرەنگاربوونەوەی بازرگانیکردن بە مرۆڤ لە ڕێکخراوی سیت. سپاس بۆ تۆ، سپاس بۆ ئامادەبوونە. زۆر بەخێر بێ کاک نەشاد.